ارشد حمد مامۆستای زانینگەها دهۆکێ ji استودیۆ مەیا دهۆکێ لەگەڵ منە کاک ئەرشەد بخێر هاتی حتانەها هەژمارە کەچ و ژنên wenda ku Daişê ew revan dibûn çi qase دور دماهی ئامارێت هاتینە ڕاگەهاندن نویسینگەها ڕزگار بێت ئێزدیا و ئەو نویسینگەها کە تایبەتە بیکاریڤە ئەو دبێژن دەستپێکێ 6,000 و هەندێک هاتبوونە ڕەواندنش کەچ و ژنێت ئێزدیا حتانەهۆ 3,000 و هەندێک هاتینە ڕزگارکردن تەمامەتی یعنی داتایل بەردەست و نافنویسین و داتا هەینە حتانەوە 2595 کەچ و ژن چارەنویسێوان نەدیارە وەکی ئەمزانین هێرشا داعشێدا بۆ سەر شنگالێ زۆربەی ئاوان کەچ و ژنێت ئێزدیا هاتبوونە ڕەواندن واتە وەختە هێرشێ بۆ سەر شنگالێ استراتیجێتە داعش ئەوە بوو زەڵام کوشتینە و کەچ و ژن یەدگەنج ڕەواندینە ئەوژی هەموو مووسڵێ والباجرة جور كنترولوان السوريا وبتايبت الرقة هاتينا دست سركرن وقالك نهاماتي ونخوشي ديتنا أجير دست داعش بشتي نمانا كنترولا داعش يا عسكري الفان باجرة عراقي وسوريا جارا نفيسي بترش 2000 كتو جنت ازدي نديار مايا فالقور بيش بينيا والقور هندك داتا وزانياريت بر دست جهد بيواندي دار هايتينا جمارا مزن يافان گرتیات وی کمپا هولی دماینه. جبر هنده یعنی وی جهود و کار لسر هنده بیتکرن که چاوا ام بشین او کچو جنیت مایند کمپا هولی دا رزگار کن. کاک ارشد اگر از بیجم چند ریگه گیتین راستا کمپا هولی کمپا که گله. کاک ارشد من خواست تی گوتنا خو بیج مخواست از وی پرس بکم یعنی رزگار کرنا وارن پرهیدید چه؟ کم هر چند ماهان جاره که هم دبینن که کچک رزگار بویا جنک رزگار بویا زاروکک رزگار بویا سبب چیه که اف رزگار کرنا کچ و جنین ایزیدی پر هیدی ده چه یعنی وقت خواستن زیده ناین رزگار کرن آستنگی چه نه؟ كاك دل بخين راستا يعني اف كاتشو جنتين هاتين رزقار كرن جيد دماهيا صالا 22 وهيرفا او همو امد بيجين كارت تاكك هسيبوينا يعني اوان كاتشو جنا بجهودت خو بيوانديل قال كسو كارت خو كريا كسو كارا بيوانديل قال حكومة هرمي تشيل قال دا صلاة دارت هزي سوريا ديمقراط يعني برنامجي ريك خستيش لاي حكومتها هريمي وقال حكومتها عراقي چونكو عراق دولة دوان بيوانديت هينو ريكارت خوي الدبلوماسي او تشين بترك تعاملي وسردريل قال دا صلاة دارت حكومتها سوري جيب كانوا دا صلاة دارين كردي الإدارة ذاتي يعني برنامجي ريك خستي بفيت چونكي كارك زحمته كار بوج زحمته آستنك چنات برسيار كر آستنك اوه اجي او داعش يت مترسيدار يعني او كتشو جن تشكدار داعش رفاندين وظلامة وانت شريدة هاتينا كشتن دويك همبيدا ديف زانياريت من هاتينا جدا كرنش وان پنابرت هندك دفرندين عراقي يعني السورية ماوي عمليات الشريدة كوبوينا پنابر يعني لاجئ الويك همبي فأو كتشو جنت ازديا ويلوي جهة جلك مرترسي دارا حتى راستا هزن سوريا ديمقراط كامبي هميد باريز دورو برد كامبيش لاي امني و دستوان ده بس اوان يعني هاتنو چونو دا صلاداريا تمام الجلك بشو كوجيكيت كامبي نينا داعش الويرده حتى او جنن داعشي بخو دا صلاة هينا ودولتك بجوك آفا كرينا يعني ما ترسيت شيء ما ترسي أو إكجي أو كتو جنيت إزدين نويرن جارة نفسي خود ياركن يعني هويا خود ياركن كو إزدينا دو
یعنی بناجاری پشتی بۆرینا 10 ساڵە گەلێکن سەرگرتنا کەچەکە 10 ساڵیان 12 ساڵی 10 ساڵ سەر ئەمرێوێ ڕەبۆرین یعنی بناچاری هەندە کشوان کەچ و ژنێت ئێزدیە بنەچاری یت هاتینە بەرزاکردن هاتینە ونداکردن ناف کۆمەلگەهێ داعشیدا نافێ کەمپێدا هەندێکا ژوانە زارۆک هەینەش چەکدارێن داعش و بابێتوان هاتینە کوشتنە ئەف مەترسینە هەموو vêt bihêne rakirinit pêşiya van keç û jinêt me yê êzidiya çawa wek min gotî bernamekî rêxistî vêt hebit hikûmeta Iraqê û hikûmeta Herêmê minezematê me yê dewlî komelên êzidiya evin deha û sedan niho li ser vî melefî kar dikin vêt karekî ciddî bihête kirin bi diplomasiyeka veşartî dûriş çavê îlamê هەندێک کەس هەر نەتناف وێ کەمپێدا قەنەعەتێ بۆ کەچ و ژنێت ئێزدیا چێکن و ئەگەر ئەو بهێن و ڤەگەرنە ناف کەس و کارێت خۆ چوومە ترسی سەر ژیاناوانینە عەکسی تەمامەن ئەو پرۆپاکندەیە داعش بوانت کەت یان ترسیل دەفوان چێت کەت ئەگەر بێن و موزڤەگەرنە ناف کۆمەلگەهێ خۆی ئێزدی ناهێنە قبولکردن یعنی گەلێک ئاستەنگە ئەمنی هەیە و ئاستەنگە ئەو استراتیجیەتە داعشش بکار ئینای دژی کەچ و ژن و زارۆکێن ئێزدیە بەێ کاکارشە تشتێکی دن مەسەەن ئەو زارۆکە و یەک ساڵی بووە هاتیە ڕەواندن تە بەحەس کردیانی مەسەل 2014 10 ساڵن ئەو زارۆکە یەک ساڵی هاتیە ڕەواندن وێ چاو بزانە بە ئێزیدیە داعشە و ڕەواندیە لە شنگالێ کۆمکوژی چیە بووە ینی 10 ساڵان دناوە داعشیان دەمایە ئەدی تشتێکی نکارە بینە بیراخوا تشتێکی نکارە فێم بکە نەین مەزنن ئێ مەزن هاتیە ڕەواندن زانێ چاتیە سەریوان لە یەک ساڵی بوو چوویە نها 10 ساڵیە دناوە داعشێدا مەزن بووە ئەف چاوە ینی چارەسەریش بوو پرسکرێکە وی زارۆکە یەک ساڵی کو نها 10 ساڵیە چییە آخر ئەوەیەش بەر هەندێ ینی کارێوان گەلک زەحمەتتر کەفت ینی ئەف استراتیژیا ئەزنهۆ بەحست کەم ڤیا بەری 2 ساڵە دوماهیا 2019 ئەڤە هات با دەست پێکردن وەختێ دەمێ دماهی معقلێ داعش سووریا نەمایی ما بەرنامە ڕێخستی نەبووم ینی مخاڤنی بەت بێژم تەنسیق و هەفپەیمانی ناوبەرە هێزیت کوردی باشووری کوردستانێ و هێزیت کووردا ڕۆژئاوای کوردستانی نەبووینە پەیوەندیت ناوبینە ئەو کەسێن سەروی مەلەفی شۆلکەنت حکوومەتە هەرێمێدا و حکوومەتە عێراقێدا نەبووە ڤیابە مە ئەو استراتیجیە هەبە مەزوخ و گەهاند بە ڤان ڕەواندیت ئێزدی ئەتوێ کەمپێتە طبیعی بۆ زارۆکەکی 1 ساڵی 2 ساڵی هاتی ڕەواندن یان حتا 5 ساڵی و 6 ساڵیژی پشتی بۆرینا 10 ساڵات ناف کۆمەلگەهێکی تندڕەوی داعشی ناوجەوەکیدا کوچوش ناسنامە خۆ نەزانێت چهاتیە سەریویە ئەوە کارێکی بزەحمەتە لێ تشتێ باش یعنی یان فاکتەرێ باش و هاریکاریامە بکات ئەفکارەی بۆمە پیچێکی بسانە هەیتر لێکات vێگاێ حکوومەتە عێراقی یا چت یا تەنسیقا کرید گەلهێزین سووریا دیموکرات داتایت خۆت بەت ناوات بەت کە سوکارێت داعشێ مووسڵێ و دەوروبەرێ مووسڵێ یدزانن کە سوکارێت وان یدوێ کەم بێدەنە هەوڵکەن ڕزگاردکەن هەوڵدەن و بۆسا بدەنە دیارکردن ئەوان چوو تاوان و گەل داعش نەبووینە بەریئکەن و بزفرینەوە ئەف پرۆسەسا یا بەردەوامە گەلو بۆچی مە ئێزدیانەشیایە ئەوی کاری بکەیت ئەvێ ینی استراتیجیەک بەرنامەجێکت vێت یان حتا هاریکاریەکە مادیە زۆرت vێت مە چافکانی هەبن ئەتناف کەمپێت خۆ کەمپا هۆڵێ بخۆدا بزانن کیش کەچە ئێزدیە و کیش زارۆکە ئێزدیە خۆڤە شارتی و نەوێت ناسنامە خۆ دیارکرد گەلک وەسائلت هەین وەک مگوتی یعنی vێت دوورش چاوێت ئیعلامێ چێ هەندێک مەسەلێت ئەمنی بن هەندێک مەسەلێت مەزاختنا پارا بن کە چاوە وەختێ مووسڵێ و دەوروبەرێ ڕقە کە چوو ژنێت ئێزدیات هاتنە کڕین یعنی چەند ڕۆژ دەرباز بن چەند ساڵ دەرباز بن ئەف کارە گەلک زەحمەتتر لێت کرد جارە نەوی سێڤان کە چوو ژنێت ئێزدیا بتر بەرزەبوونێ و بتر نەمانێ بچێت مەسەلا عێراق دەبێژە مە حتانە 10,000 کەسێن خۆ کامپە هۆڵ بوون ڤەگەڕاندنە
دناوا وان دا ایزیدی هنه قد بحثا ایزیدیان ناکه دیف پێزانینێت من نەخێر چوو ئێزدی ناف نەبووینە چونکی ئەو وەختی عێراقی پەنابەرێت ناف پەنابەرێت خۆ زڤڕاندین طبعاً ئەو خەلکی عێراقی زڤڕاندی بترژی ئەو خەلکێ سونە مەزهبن دەڤێت سنا بووینە لەگەل هەوێت ڕزگارکردنا مووسڵێ و تکریت و سەلاحدین و حتا بەرف مووسڵڤە چۆی ئەوان جەکدارە کەچ و ژن و یعنی خێزانێت خۆل گەل خۆ برینە جەکدار هاتینە کوشتینە و ڕەڤینە ئەو هێزن سیریا دموکرات ئەو خێزان توێ کەمپێدا کۆم vekirîne yani xittawan ev bû pîlanawan ew bû ya hêzê Sunnî tensiqil gel hikûmeta Iraqê ev bû kar ciddî ser melefê xwe kirî bo nimûne berî du sê roja kêj ve kêşeke mezin Perlemanê Iraqê de dête kirin sera çê projekî Erebêt Sunne ye projekî Erebêt Şîa ye ew dibêjne hîndê projê me yê girêdayî barê kesayetî dê deng pêden û razî bin beramber de Şîa dê dengî dene projekî lêborîna giştî efû am ew kesên ew navbeyna du kevana de dibêjin lêborînê dê şwan kesa girt evet dest gel Daeş û tawanê Daeş ney lê gor çî pîverî ye kî dê vê yani ev ê istihlala wezî ye rêkxistina karkirina li ser meselê emnî meselê siyasî wek min gotî ewan bernamicek heye heta bûye cihê nerazîbûna xelkê Şingalê jî gelek ji wan lacia yan wan navê penaber înayîn da careke dî vegeriyana ser gund û deverêt xol Şingalê û dewrûberê Şingalê û me rizgar bûyê êzidî hebûyne ew nas kirîne gotîne evan te'del me kirî evan beşdarî kuştin û revandin û sebîkirina keçûjinê êzidiye heye lê ez bînim kêmasî û lawaziya rolê êzidiya ye komelên êzidiya û nûnerêt êzidiya ye çünkü nûnerêt Sunna yê bixwe li ser vî melefî şol dikin paşî mixabinî ve peywendî nebûna peywendiya navbeyna hikûmeta herêmê û îdara zatî li Rojava xistina hikûmeta Iraqê li ser vî melefî Malata ava gelek spas Erşet Hemed mamosteyê zanîngeha Duhokê ji stûmeya Duhokê